بەشێکی زۆر لە ژنان و ڕێکخراوەکان لە سلێمانی بەشداریان لە گفتوگۆیەکی کراوەدا کردووە بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی و کوشتنی ژنان، هەروەها دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو بۆ کێشە خێزانیەکان. بە بۆچوونی هێندێکیان زۆربوونی کێشە خێزانیەکان پەیوەندی بە کاڵبوونەوەی خۆشەویستی هەیە لە نێو خێزانەکان و پتەوکردنی خۆشەویستی وا دەکات توندوتیژی کەم بێتەوە و تاوانی کوشتنیش بەرەو کەمبوونەوە بڕوات. هۆکاری ئەوە بۆ ئەگەڕینەوە بۆ ئەوەی کە ڕێنماییەک نییە دەروون تەندروست نین ئەو کەسانی کە ژنەخوازن بە تایبەتی ئێستا موالیدەکانیان زۆر بچووکە نە کچەکە نە کوڕەکە تێناگا لە هۆکاری معنای زەواج چییە، معنای پێکەوە ژیان چییە، هەروازانن وەکو یاریەکە زەواجی قاسکراتشمان هەیە کە بە زۆر دایک و باوکەکە کچەداتە شویان بۆ کوڕژن دێنێ ئەڵێ با مناڵەکەت بگا پێدیان زوو ماڵ پێکەوە بنەی بەڵام نازانێ ئەمانە تێناگەن لە ژیانی هاوسەرگیری ڕێنمایی هاوسەریشمان ڕێنمانیە ئەمە پێمان باشە لە هەر شارێک و لە هەر بنکە و کۆڵانێک ئەوە ڕێنمایی هەبێت ئەوش لە ڕێگای سنتەرێکی ڕۆشنبیری دەرونیەکی بتەوەوە کە ئەو گەنجانە ڕۆشنبیرکەنەوە کە ئەم زەواجە معنای چییە کە ئەبێ ڕێز لە یەکتر بگرێ ڕێزگرتن ببێتە مای ئەوەی کە دوازوار بتوانن پێکەوە بژێن و کە بتوانن ڕێز لە یەک بگرن و بتوانن کە کاتی خێزانیان مایەوە بەداخەوە ئیستا دوای ئەوەی کە خێزانێنەوە مناڵیان لێکەوێتەوە کاتێک کە لێک جابنەوە مناڵەکەش سەرگەردانە ئەبێت و زۆر بە خراپی تووشی عقدەی نەفسیە بێت. دەوترێت خۆشەویستی لە نێو خێزان بە یەکدی قبوڵکردن و ڕێزگرتن دروست دەبێت. پێویستە هاوسەران لێک تێگەیشتنی زیاتریان هەبێت و گرفتەکانیان بە گفتوگۆ چارەسەر بکەن. پەنابردن بۆ توندوتیژی کێشەکان قوڵتر دەکاتەوە. پەیوەندیەکانی نێو خێزانەکان کاڵ بۆتەوە پەیوەندی نەماوەیان زۆرترین ئەبینین ئەو حاڵەتانەی کە کوشتن و یان مناڵ بەلاڕێچەیان ئاگیان بێئاگایی دایک و باوکەکەی بەهۆی کێشەی نێوان خۆیانەوە زۆرترین جار پیاوان تندوتیژن لە ماڵەوە و ئازان هەموو شتێکیان بردوێتەوە بەڵام بێئاگان لەوەی کە مناڵەکانیان بەلاڕێ چووە بەهۆی ئەو تندوتیژانە کە بەرامبەر خێزانیانەکەن و خێزانەکانی شەروەها دایکەکان لە ماڵەوە بەهۆی ئەو تندوتیژەی کە بەرامبەریانەوە کرێ غافڵە بێ یان سەرقاڵە بێ بەهۆی کێشەکانەوە ئەگەر بێگومان ئەگەر خۆشەویستی و تەبایی هەبێت لە نێوان ژن و مێردا و کاتە ئاگایشە لە مناڵەکانیان ئەبێ ئەو کاتە ئەم مناڵەکانیش ئەگەر کێشەیەکیان هەبێ ڕوبەڕووی کێشەیەک بنەوە متمانە بە دایک و باوکیانەکەن و قسەیان بۆ ئەکەن و ڕوبەڕووی ئەو کێشانە نابنەوە و لە کۆتاییە کوشتنی لێ بکەوێتەوە. گرفتە خێزانیەکان دەوترێت زۆربەی بەهۆی لێکتێنەگەیشتنەوەیە لە نێوان هاوسەران و گرفتی دارایی و کۆمەڵاتی و سیاسیش لەم چەند ساڵەی دواییدا کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی توندوتیژیەکان، نەبوونی هەلی کار و خراپی باری دارایی خێزانەکان و گرفتی موچە بەشێکی دیکە بووە لە زۆربوونی کێشە خێزانیەکان کە ئەوەش دەوترێت حکومەت لێی بەرپرسە و دۆخێکی خراپی دارایی خوڵقاندووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.